لە ناودۆخێکی پڕ لە ڕەشببینیدا گەشتبینیەک دروست بووە. بارزانی لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا بە دوو هەڵوێست و بە دوو زمانی تەواو جیاواز دەرکەوت. هەفتەی ڕابردوو بارزانی لە باشیک بە تونترین زمان قسەی کرد بە جۆرێک کە بەشێک لە وڵاتیان و تەنانەت بەشێک لە ڕۆژنامەنووسان پێیان وابوو لە دوای شەڕی ناوخۆوە بارزانی بەو زمانە توندا قسەی نەکردووە و ئەوەش ڕەشببینیەکی زۆری لە ناو وڵاتیاندا دروست کرد سەبارەت بە چارەسەرکردنی دۆخی سیاسی چەقبەستووی هەرێم. بەڵام دوایین پەیامی بارزانی نەک تەنیا تەواو جیاواز بوو لە قسەکانی هەفتەی ڕابردووی، بەڵکو تا ڕادەیەکی زۆریش جیاواز بوو لە سەرجەم ئەو پەیامانەی لە ماوەی 16 مانگی ڕابردوودا بڵاوی کردوونەتەوە. پەیامەنیەکەی بارزانی تا ڕادەیەک هیوا و ئومێدی گەڕاندوتەوە بۆ چارەسەرکردنی دۆخی سیاسی هەرێم، وەک لە پەیامەکانی دوولایەنە ئیسلامیەکە واتە کۆمەڵ و یەکگرتوودا بەدی دەکرێت. بەڵام هەندێکیش پێیان وایە پەیامەکەی بارزانی قسەیەکی نوێی تێدا نییە. بارزانی لە پەیامەکەیدا ئاماژەی بە 3 خاڵی گرنگ داوە بە جۆرێک کە یەکەم جارە ناڕاستەوخۆ باسی لاڵۆشاندنەوەی هەرچێ سەرۆکایەتەکەی هەرێم کردووە. ئەو 3 خاڵەش بریتین لە: یەکەم، پەرلەمان کارا بکرێتەوە و دەستەیەکی نوێ بۆ سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرێت. دووەم، حیزبەکان ڕێک بکەون بۆ پێکێنانی حکوومەتێکی نوێ. سێم، تا کاتی هەڵبژاردن کەسێک بۆ سەرۆکایەتی هەرێم دەستنیشان بکرێت بۆ ئەوەی ئەرکی سەرۆکایەتی هەرێم بگرێتە ئەستۆ. تەنیا چەند کاتژمێرێک بەر لە پەیامەکەی بارزانی، یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستانیش لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا باسی 2 خاڵ لەو 3 خاڵەی کردبوو کە بارزانی ئاماژەی پێداون. واتە سەرۆکی پەرلەمان و بارزانی هەردووکیان کۆکن لەسەر پێکێنانی حکوومەتێکی نوێ و دیاریکردنی کەسێکی نوێ بۆ پۆستی سەرۆکایەتی هەرێم. تەنیا جیاوازی پەیامەکەی بارزانی و قسەکانی ڕۆژی یەکشەممەی یوسف محەممەد ئەوە بوو کە بارزانی پێداگرە لەسەر هەڵبژاردننی دەستەیەکی نوێ بۆ سەرۆکایەتی پەرلەمان بەو پێی بەوتەی بارزانی ئەوانەی بوونەتە سەرچاوی قەیران نابێت دووبارە سەرۆکایەتی پەرلەمان بگرنەوە دەست. لا بەرامبەردا یوسف محەممەد پێی وایە پەرلەمان سەرچاوی قەیرانەکە نییە و پەرلەمان تەنیا ئەرکی پیشەی و یاسایی خۆی بەجێهێناوە. بەڵام ئایا پەیامەنیەکەی بارزانی جیاوازە لە پەیامەکانی 16 مانگی ڕابردووی؟ بارزانی لە ماوەی 16 مانگی ڕابردوودا چەند جارێک قسەی لەسەر چۆنێتی چارەسەرکردنی قەیرانی سیاسی هەرێم کردووە. بەڵام ڕەنگە ناوەڕۆکی پەیامەنیەکەی بارزانی زیاتر لە ناوەڕۆکی پەیامەکەی نەورۆزی ئەم ساڵیەوە نزیک بێت کە تیایدا ڕایگەیاندبوو یان هەڵبژاردننی سەرۆکایەتی بکرێت یان لایەنەکان لەسەر دیاریکردنی کەسێکی نوێ بۆ پۆستی سەرۆکایەتی ڕێبکەون یان دۆخی ئێستای پۆستی سەرۆکایەتی هەرێم تا هەڵبژاردنەکانی ساڵی 2017 وەک خۆی بمێنێتەوە. بارزانی هەروایە لە پەیامەکەی نەورۆزیشیدا باسی لە کاراکردنەوەی پەرلەمان و هەڵبژاردننی دەستەیەکی سەرۆکایەتی نوێ بۆ پەرلەمان و هەروە پێکێنانی حکوومەتێکی نوێشی کردبوو. بەو حاڵەشەوە با بۆچوونی هەندێک لە ڕۆژنامەنووسان و هاوڵاتیان پەیامەکەی ئەم جارەی بارزانی جیاوازە لە پەیامەکەی پێشووی و جیاوازیەکانیش لەم چەند خاڵەدا بەدی دەکرێن. یەکەم، پەیامەکە لە کاتێکی هەستیاردا بڵاو کراوەتەوە کە ناکۆکی نێوان لایەنەکان گەیشتۆتە لوتکە و لە ماوەی ڕابردوودا هیوایەکی ئەوتۆ بە چارەسەرکردنی دۆخی سیاسی نەمابوو. هاوڵاتیان و لایەنە سیاسەکانیش ماندوو بوون لە بەردەوامی دۆخی ئێستای هەرێم. دووەم، بارزانی لە پەیامەنیەکەی چیتر باسی ئەنجامدانی هەڵبژاردننی سەرۆکایەتی یان مانەوەی دۆخی ئێستای پۆستی سەرۆکایەتی هەرێم تا ساڵی 2017 ناکات، بەڵکو تەنیا دەڵێت لایەنەکان کەسێک دیاری بکەن بۆ ئەوەی تا کاتی هەڵبژاردن ئەرکی سەرۆکایەتی بگرێتە ئەستۆ. سێم، بارزانی بۆ یەکەم جارە باز لە گۆڕانکاری لە هەر 3 سەرۆکایەتەکەدا دەکات. هەرچیەک بێت بارزانی جارێکی دیکە گۆمی مەندی کێشە سیاسەکانی هەرێمیش لەقاندەوە. بەوتەی هەندێک لە وڵاتیانیش تۆپەکەی خستۆتە مەیدانی لایەنەکانی دیکەوە. هەر بۆیە لە ئێستادا هەموو شتێک کەوتۆتە سەر هەڵوێستی لایەنەکانی دیکە و بەتایبەتیش بزوتنەوەی گۆڕان. هەروەها ئەوەی کە ئایا لە ڕۆژانی داهاتوودا لایەنەکان لە کرداردا هیچ هەنگاوێک دەنێن بەرەو چارەسەرکردنی دۆخەکە یاخودنا.